لە ئێستادا دەتوانم بە خۆشحاڵی و پێتان ڕابگەێنم کە سەرجەم باڵەخانەکانی سیتی تاوەرز کۆتایی پێهاتون و ڕادستی خاوەنیەکەکانیان کراوەتەوە. تەنها چەندەکەیەکی کەم لە تەلاری ئەی ماوە کە ئەویش بە شێوازێکی چڕ کاری لەسەر دەکرێت بۆ ئەوەی بە زووترین کات ئامادە بکرێت و ڕادستی خاوەنیەکەکان بکرێتەوە. باڵەخانەکانی سیتی تاوەرز پێگاتون لە 4 باڵەخانەی 22 هۆمی و تایپی یەکەکانی پێگاتون لە یەکەی 125 مەتری، 147 مەتری و 158 مەتری. و لە سیتی تاوەرز خزمەتگوزاری خوێندنگەمان هەیە کە لە ئێستادا بە شێوازێکی بەردەوام کاری تێدا دەکرێت بۆ ئەوەی ئامادە بکرێت بۆ ساڵی نوێی خوێندن و خوێندکارانی ئەزیز سوودمەند بن لە خوێندن لەم پرۆژەیەدا. بێزگە لە خوێندنگای سیتی تاوەرز چەندان بەشی خزمەتگوزاری کەی وەکو هۆڵی وەرزشی، مەلەوانگا، مارکێت، پلەیگراوند، گەراجی داخراو دابین دەکرێت بۆ دانیشتوانی ئەزیزی سیتی تاوەرز.